هفپیمانی دازداری خستیان جنان لحرم کردستان لدهوک هات پیکانی جبو زیده کرنو گهورین ماده 407 و 418 جماده 111 یا سال 1969 یاسای سزاین عراقی لدور جبربرنه آنکوی جهازه. وەکی ئافرەتی کوردستان ئەو بریارە زیای بکەی من ئەو مادە بگۆڕی من ئەزافەیەک چ شتێکتر بکەی من ئەوە ئافرەت هەیە ئێستا مادەی 111 لە 1960ەکان بووە ئێستا ئێمە لە 2023 من زۆر چش ڕووداوە زۆر چشتی لە ژیانمان ڕووداوە زۆر ئافرەتان هەیە پاشی ئاوەرەکردنی یەزیدی و داعش و ئەو چتانە زۆر ئافرەت هەیە زیگیان پڕە لە پیاوەکە ناناسن فحقی ئەو ئافرەتە اف کمپینه بناوه بریاراتایا داکو گواشتن الحکومت عراقی بکن جبو جن وکه کسی کاریگر و خودی بریارا خو بیتا ناس کرن. فإيروميد كون بوين كوما هناك برف نوعا ما هناك حالات ديت خاصة محدد هينكو دعمان جنبي تكرن في موضوعي راستي فأم سيرفي موضوعي ما مناقشة وكري وإن شاء الله بداهاتي وتفاصيلها بنسيرفي موضوعي. ساڵی 1969 ئەو بڕیارێک دەرچوو کە منداڵە ناو ببرێت بە دوو ڕێگای دوو حاڵەتە بێ یەک ئەوەی کە منداڵەکە نەخستان بێ دووەی کە دژیان دایکەکەی لە مەترسیدای بەڵام ئێمە ئەوڕۆ هاتین تۆز ئەو بریارە فراوانتر بکەین بۆ ئەو کەسانەی کە دایکێکە کە چەند منداڵێکی لە پاڵدا هەیە ڕۆشنبیریەکی وای نییە کە بتوانێت نەهێلێ ئەو منداڵە دروست بێ کە دروستش بۆ ناتوانێت بە خێوکردنی نییە لە پاڵدا چەند منداڵێکی تری هەیە و حکومەتش نییە یارمەتی بدا ئێمە لەگەڵ ئەوەی ئەو منداڵانەیەتە سەر دنیا باشترە. هجای آماجه آرمان جوی کمپینه اوه که هند مادین یاسایی ین عراقی بین راز وکرن و لزیده کرن که برجوان دا جنه و خزانه دابی. سلام بالایی دنگ امریکا دوهات.